دوای تەواوکردنی زانکۆ و نەبوونی هیچ هەلێک بۆ دامەزراندن دیار کە دانیشتووی هەورامانە کۆشکێکی کلتوری هاوتەریب لەگەڵ سروشتی جوانی ناوچەکە لەگەڵ هاوڕێیەکیدا دەکاتەوە و خۆی دەڵێت تەواوی کۆشکەکە تەختەیە و پەیامێکیشە بۆ پاراستنی ڕەسەنایەتی هەورامان و دروستکردنەوەی هەورامان وەک خۆی. بیر بڵێن بۆچی ئەمەم لە هەورامانە کردووە. ئەتوانم بیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە هەورامان ئەتوانین بڵێن لە دێر زەمانەوە لە ساڵەکانی ڕابردووە خاوەنی کولتور و ئەدەبیاتێکی گەورە بووە، ینی خاوەنی هەموو شتێکی خۆی بووە. بۆیە منیش ویستومە ئەو کولتورە زیینوو بکەمەوە، چونکە ئەگەر دقت بین ئێستا خەریکە کولتورەکە لە ناوە چێ. کۆشکەکەی دیار جگە لە خواردنە کلتوریەکان و جلوبەرگە سونەتیەکان کە دەستکردی ناوچەی هەورامانن، قاوەخانە و کتێبخانەیەکیشی تێدایە کە گەشتیاران سەردانی کۆشکە کلتوریەکەی دەکەن، بەدەم قاوە خواردنەوەوە چەند کتێبێکیش دەخوێننەوە. سەرەتا کە کۆشکەکەماندانا لەگەڵ هاوڕێم هونەرە بیرۆکەی ئەوەشمان بۆ هات کە قاوەخانەیەک دانین. قاوەخانەیەکی خنجیلانەمان دروست کرد، پێشمان باش بوو لە پاڵیا کتێبخانەیەکی جوانیش دانین، هەم بۆ گەشتیار باشترە، هەم بۆ ناوچەکەش ئاستی ڕۆشن پیری سەقافی زیاتر بەرەو پێشەچێ. لە کۆشکەکەیە ئێمە زیاتر شتی دەستی ئەوانەی لێرە دروست دەکرێن و لە هەورامانی ئەو دیوژە بڵێن هەورامانی تەختی پێڵێن. فەرقمان یانی جیاوازی نیە لە هەنێەوە هەورامانی سەخت و تەختە هەر یەکێکین. ئەو شتانە بەدەست دروست دەکرێن، بۆ نمونە کراسی هەوری پێڵێن، کڵاو زەڕە، تەزبێح، ئەم شتانە کڵاشە، ئەم شتانەوە زایدەن شتی خواردن، شتی شۆکە، ڕووبە هەنار، بڵێن تو وە زایدەن هەنێ شتی تر کە خۆمان دروستیەکەینە خۆمان بەرهەمیێنی. دیار دەڵێت خەون و خەیاڵی منداڵی لە کۆشکەکەیدا جێگە کردووەتەوە. دەشڵێت گرنگەوەیە بیرۆکەکان بە بچووکی تاقی بکەینەوە و ببینە خاوەنکار کە ئەم بیرۆکەیەی لە چوونە دەرەوەیەکەوە بۆ هەندەران و هاتنەوەیدا هاتووەتە بەرهەم. ئەتوانین بڵێن گرنگ نییە، ینی مەرج نییە لە پرۆژەیەکی گەورەوە دەست پێکەوێت. تۆ با پرۆژەیەکی بچووک بێ، ئیمکانیاتێکی بچووکت هەبێ، من باسیەوە ناکەم بڵێن پرۆژەیەک بە 2 دەفتەر 3 دەفتەری بێ، با لە دەوەرەخەوە دەست پێ بکەیت. پرۆژەیەک بچوو بەرەبەرە ساڵی داهاتوو با 5 ساڵی تر بێ گەورەتر و فراوانتریەکەی، ئەو گرنگەوەیە لەسەر پێ خۆت ڕاوەستی. لەناو هەوراماندا سیما تایبەتەکانی ناوچەکە لەگەڵ هاتنی کەرەستە جیاوازەکانی بیناسازی بۆ هەورامان بەرەو کاڵبوونەوە چوون. کۆشکەکەی دیار هەوڵێکە بە ئاراستەی ئەوەی کە ناوچەکە بۆ کلتوری ڕەسەنایەتی خۆی بگەڕێتەوە، سیمایەکی جوانی ژوێنا بکات لە هەوراماندا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.